بینەرانی بەڕێز و خۆشەویست ئەم کاتتان باش خۆشحاڵم لە دیدارێکی تایبەتدا بێەوەی بەڕێز و خۆشەویست گەشتمەوە. تەوەری ئەم جارەی بەرنامەکەمان تایبەتە بە ڕۆژی ئاڵای کوردستان و هەروە قسە و باسکردن لەسەر مێژووی ئاڵای کوردستان و مێژووی ئاڵا لە هەرێمی کوردستان و لە جیهانیش بەگشتی گفتوگوی زیاتری لەبارەوە دەکەن بە میوانداری عەبدوڵڵا ڕەسووڵی نووسەر و وەرگەر کە بە خۆشحاڵیەوە لە بەرنامەکەماندا بەشدارە. کاک عەبدوڵڵا بەخێر بیت. کاک عەبدوڵڵا، یادی ئاڵای کوردستان و مێژووی ئاڵای کوردستان، ئەگەر کورتێکمان لەسەر مێژووی ئاڵای کوردستان بۆ باسکەی سوپاس دەکەین دواتر دەچینە ناو تەوەری بەرنامەکە. ئاڵای کوردستان نەوەقع ئەو ئاڵایی کە ئێستا وجودی هەیەەوە بە ئاڵای کوردستان دەناسرێت زۆرتر دەگەڕێتەوە بۆ ساڵەکانی پێش شەڕێجانی یەکەم و کۆمەڵی تەعالی و تەرەقی و قۆناغانە. بەڵام ئەوەی کە ئێستا وجودی و گۆڕانکاریە کراوە بەردەوام لەو ئاڵایەدا لە سەردەمی کۆماری کوردستانە گۆڕانکاری کراوە و دوایەوە لە قۆناغەکان دواتریشە لە 92 و ئێستا ئەمەی هەیە کە ئێستا هەیە ئاڵایەکە کە ئێستا کورد هەمووی خۆی بەخاوەنی دەزانێت. ئەوەی کە هەیە لەم ئاڵایەدا بەردەوام باگراوند ئاڵاکە بە سێ ڕەنگەکە و سابت بووە و گۆڕانکاریەکان زۆرتر لە دەوروبەری خۆرەکە و کەمکردنەوە زیادکردن یا زیادکردنی بابەت و کەمکردنەوەی شتەکە بە زمینەی خۆرەکەەوە بووە بە شێوەیەکی گشتی ئاڵایەکی سابتە کە تا ئێستا باوەتەوە هەموو کورد خۆی بەخاوەنی دێت. کاک عەبدوڵڵا، ئاڵا وەکو ڕەمز یاخود وەکو بوونی نەتەوەیەک وەکو سەلماندنی کۆمەڵەیەک ڕێکخراوێک بەکارهێنراوە. دروستبوونی ئاڵای کوردستان لە چ کۆمەڵەیەکەوەیە لە شووە سەرچاوی گرتووە؟ زۆر جار باس لەوەکەن کە کۆمەڵی تەعالی و تەرەقی یەکەم جار ئاڵای کوردستانیان وەکو ئاڵایەشان بەکارهێناوە بۆ کوردستان. ئەوەی کە لە مێژوودا هەیە وەکو بەڕێزت زۆر سەرچاوەکەی لە چووە هاتووە ئاڵای کوردستان؟ هەموو ئێستا لە دنیادا کۆمپانیا یانێ وەرزشی وڵات ناوچەی جۆغرافیایی شارەوانی کوێ هەموو شوێنێک ئاڵایەکی خۆی هەیە، بەڵام بەردەوام ئاڵای نەتەوە یا ئاڵای وڵاتێک حاڵەتێکی پیرۆزی و ڕەنگوبۆ و بایەخێکی جیاوازیە بۆ لەبەرەوەی هەموو تاکەکان خۆیان لەو ئاڵایە دەبینەوە و جۆرێک لە جۆرەکان خۆیان بە خاوەنی ئەو ئاڵایە دەزانن. ئەوە نییە ئاڵای شوێنێکی جوگرافیایی بچوو لە ناو وڵاتێکا بێ، بەڵکو ئاڵایەکە کە هەمووان خۆی بە خاوەن دەزانن. ئەمە یەک. دروستبوونی ئاڵا بە درێژایی مێژوو بە تایبەت دوای شۆڕشی فەڕەنسەوە دوو حاڵەتی هەبووە. یەکێکەوە بووە کە بڕیارێکی سیاسی ئاڵایەکی دروست کردووە. نمونێ هەرزەقی ئەمە ئەو وڵاتانێ بلفەز ئوسترالیا، کەنەدا و ئامریکا، ئەمانە باڵحاڵ شۆڕشێکی سیاسی دروستکردنی کیانێکی سیاسی لە شوێنێکی جغرافیایەوە دروستبوونی حکوومەتی بڕیارێکی دا و شتێکی دانا و دیزانێک و ئاڵایان پەسەند کردووەوە. ئەم ئاڵا نەتیجە بڕیاری سیاسیە. بەڵام ئاڵایەکی ترمان هەیە لە دنیادا کە ئەم ئاڵایانە سەرچاوە لەوە وەردەگرن کە لە پرۆسێکی مێژووییدا گەشیان کردووە، گۆڕانکاریان بەساتەوە حاڵەتی تەسبیتیان پیا کردووە. یەکێک لە ئاڵازەخەکان بەتابەت لە ئوروپا ئاڵای ئاڵمانە. ئاڵای ئاڵمان یەکێک لەو ئاڵایانەیە کە لە پرۆسەیەکی زەمەنیە گەشەی کردووە و گەشتوەتە ئێستا. بۆ نمونە بوونی هەڵۆ لە ئاڵای ئاڵمانە هەڵۆ ڕەمزی خۆدی ژێرمەنەکانە و ئەم ڕەمزە گۆڕانکاری نەکراوە و باگراوندی پێزیاگە کراوە بەڕادەوام. بۆیە لە ئاڵای ئاڵمانە ئەم هەڵۆیە سابتە لە شناسی ئاڵمانیەکانە هەڵۆ هەیە و ناشگۆڕێ. بۆیە ئاڵای ئاڵمان یەکێک لەو ئاڵانەیە کە لە پرۆسەیەکی زەمەنیە ئەمەی پیا کردووە بە بڕیاری سیاسی نەکراوە. ئەم جۆرە ئاڵایانە ئەبنە ئاڵای نەتەوەیی، ئاڵای دەسەڵاتی سیاسی نین بەڵکو ئاڵای نەتەوەین. یەکێک لەو ئاڵایانەی کە لە ڕۆژەڵاتی ناوەڕاستە وجودی هەیەەوە بەردەوام باسی لەسەرەکرێ ئاڵای کورد و کوردستانە. لەواقع من ناتوانم بڵم ئاڵای کووردە، چۆن ئەم ئاڵای کووردە و کورد نەتەوەیەکەوە بە پرۆسەیەکی زەمەنیە ئەم ئاڵایە شێوەیەکی گەشەی کردووە. بورە مەبەستە بڵێ کە ئاڵای کوردستان بڕیارێکی سیاسی دروستی نەکردەوە، بەڵکو چاوساندنەوەی نەتەوەیەک دروستی کردەوە یاخود وەکو ڕەمزێک بۆ ئەوەی زیندوێتی ئەم نەتەوەی بمێنێ ئەم ئاڵایە دروست بووە؟ نەخێر، من مەبەستمەوە نییە بڵێم حاڵەتی چاوساندنەوە یا خاباتیاین.
بەڵکومە بەسمەوە بڵم بڕیارێکی سیاسی ئەم ئاڵایی دروست نەکردووە ئەم ئاڵایە لە پرۆسێکی زەمەنیا دروست بووە ئێمە گەر گەڕینەوە بۆ پێش ئیسلام و گەڕینەوە بۆ ئەو تێڕوانینە فکری و فەلسەفیانە کە کورد لە سەردەمی ئاینی زەردەشتیەوە لە سەردەمی ئاینی میترایسمە و پاشماوەکانی ئێستا لە ئاینی ئەهل حەق و ئیزەدیا دەبینینەوە بۆ ژیان هەیبووە و گەڕینەوە بۆ جۆغرافیای کوردستانیش دەبینین ئەم ئاڵا لەکوێوە سەری هەڵداوە و چۆن هاتووە سیرکە بوونی سێ ڕەنگی سەرەکی سەوز زەرد و سوور کە هەموو ڕەنگەکان لەم سێ ڕەنگە و دروست دەبن و دێنە دەرەوە بوونی ئەم سێ ڕەنگە سەرەکیە لە ئاڵای کوردستانە بەردەوام سابتەوە ناگۆڕێت بۆچی چۆن لە سروشتی کۆمەلگا و سەرچاوە دەگرێت ئەمە شتێکە کە قابل گۆڕان نییە کەمیان کردوێتەوە بلفەزنجە لایەنی سیاسی هاتووە لە هەندێک قۆناغەکە هاتوون دوانیان داناوە یا هاتوون یەکێکە بەڵام نایەنتوانێت بە تەواوی خۆیان لە سدەستی ئەم سێ ڕەنگە ڕزگارکەن زانی بەردەوام گەڕاونەوە ئەو حاڵەتە سروشتیەی ژیان ئەمە لەلایەکی کە ئەمە لەبەر ئەوەی خۆی کۆمەڵگای کوردی بەردەوام پەیوەندیەکی توندتۆڵی لەگەڵ سروشتدا هەیە بە درێژایی مێژوو ئەم پەیوەندی ڕەنگدانەوە لەسەر ئاڵای شەیە و ئاڵا سەرچاوی لە مۆکت ئەمە یەک دوو مەسەلەی بوونی خۆرە لە ئاڵای کوردستانە خودی خۆر لە ئاینی زەردەشتی و لە ئاینەکانی کۆنی پێش ئیسلامە نیشانەی ڕووناکی و ڕزگاربوونە لە دەستی تاریکی ئەمەش نیشانەی ئەوەیە کە ئەم ئاڵا سەرچاوی لە جۆرێک لە فکری کۆنی مێژووی پێش ئیسلامەوە وەرگرتووە کە ئەگەڕێتەوە بۆ ئەو جێرە تێڕوانینە فکری و فەلسەفیای و ئاینەی کە کورد بۆ ژیان هەیەی بۆیە من نتوانم بڵێم ئاڵای کوردستان جیا لەوەی لە پرۆسێکی نەتەوەی یا بۆتە ئاڵای نەتەوەیەک بە شێوەیەک لە شێوەکان ئاڵایەکی سروشتیە ئاڵایەکە کە لە سروشتیش هەڵقوڵاوە هاتووە کاک عەبدوڵڵا باس لەوەکەن کە ئاڵای کوردستان پێشتر بەم شێوەیە نەبووە شاخێک لە ناو لە جیاتی خۆرەکە هەبووە یاخود ئاڵای شێخ مەحموودی نەمر کە لە سلێمانی هەبووە ینی ئەم گۆڕانکاریانەی کە لەم شێوازە ئاڵات دروست بووە هۆکارەکەی ژینگە بووە بارودۆخی سیاسی بووە یاخود هۆکارەکەی چی بووە کە هەر کەسێک و بە شێوەیەک ئاڵایەکی نەخشاندووە و کردوێتی بە ڕەمزێک بۆ خۆی ئێمە تا ئەوێ هاتین کە گوتمان ئاڵای کوردستان دووسە بابەتی تایبەتمەندی خۆی هەیە یەکێکەوەی سێ ڕەنگی سەرەکیەوە خۆر لە هیچ کام لە ئاڵەکانە ڕەنگە ڕەنگەکان کەم کرابێتەوە وەڵام خۆرەکە لە نێو نەچووە و بوونی هەبووە و ڕەنگە کەمیش نەکراتەوە بەم شێوە هەبوو بەڵام چی پێزیاو کراوە ئەو ئاڵای کە لە کۆماری کوردستانە هەبووە و یا ئەو ئاڵای کۆمەڵی ژێکاف لە ناو خۆرەکەی ژێکەیەکی نووسیوە یا ئەوەی کۆماری کوردستان دوو چڵگەنم نەم لای خۆرەکەەوە خۆرەکە لە وەسەر دێت دوو قەڵەمیشی هەیە ئەمانە بەشێکی لە تێڕوانین بووە بۆ جۆرێک لە ژیانی تازە بۆ نمونە ئەگەر ئێمە بمانەوێت تەفسیرێکی بکەین بۆ ئەو ئاڵای کوردستان کە ئەو دوو چڵەکدانمە نیشانەی کشت و کاڵە قەڵەمەکە نیشانەی خوێندەواریە چرخێکیشی لایە کە نیشانەی پیشەسازیەوە خۆرەکەش خۆی نیشانەی ڕزگاریە ئەم جۆرە ئاڵۆزیە نیشانەی تێڕوانی ئاڵۆزیەکانی ژیانی مۆدێرنە بۆ ژیان بەڵام لەولاوە دیسان تێڕوانینە سادەکە بۆ خۆر بۆ ڕزگاری و ئەو تێڕوانەیە کە لە سەرچاوی لە خودی فەلسەفەی ژیانی کۆمەلگای کوردیە وەرگرتووە بەردەوام لەسەر ئاڵای کوردستانە سابت بووە نەگۆڕاوە گۆڕانکاریەکی وای پێوە نابینی بەڵێ باز لەوە کرێن کە ئەم ئاڵای کوردستانە کە ئێستا بەم شێوەیە هەیە خۆرەکەی پرژی نەبووە و خۆرێکی تاو هین بووە ئەو پرژانش زۆر ینی ڕایەکی گشتی عام لەسەری نییە کە ئەوەی ئەمە بە شێوەیەکی گشتی ئاڵای کوردستان ئاڵای نەتەوەی کووردە بەشێکی زۆر لە پارچەکانی دیکەی کوردستان ئاڵایەکی دیکە بەکارهێنن لە بەرامبەر ئەم ئاڵای کوردستانە ئێمە چۆن بکرێت کە وا بکەین کە هەرێمی کوردستان یاخود نەتەوەی کورد بە هەمووی یەک ئاڵای هەبێت و هەمووی لە ژێر سایە و ئاڵایەدا بێت بە من کوردوتەنی یەکچت بڵێن بەم لە بن هەوانەکە حەسابی ڕوانگەی سیاسی هیچ حزبێک نەکەم ئەوەی کەلای من گرنگە هەستی نەتەوەی ملەتێکە کە ئەم ملەتە ببینینی ئەم ئاڵایەوە دەرونیە هەژێ پێی خۆش بێ پێی خۆ ناخۆش بێت ڕقی لەم ئاڵا بێت کە فڵان حزب پەسەنی کردو حزبەکەی ئەم پەسەنی نەکردووە دیسان تاکی کورد کە ماڵا دەبینێ دەرونی دەهەژێ کەوابوو ئەگەر لایەنی دەرونی بێ هەموو تاکی کورد
لە ژێرم ئاڵادا خۆی دەبینێتەوە خۆی بە شناسی دەبینێت ئەو جۆرە ڕوانگەیش کە جەنابێت باست کرد دووچتن کۆمەڵێک ڕەخنەیە بەشێکی و بەشێکی ئامرازی سیاسی بەدەست هەندێک لایەنەوە من ناچمە سەرم ئامرازی سیاسیە بەدەست هەندێک لایەنەوە کە بۆچی وا دەکەن وام ئاڵای ئەوەندە بچووک دەکەنەوە بەڵێن لایەنێکی سیاسی حزبێکە ئەمەوانە بووە ئەوانە بووە و دێنە سەر ئەم بابەتانە چۆن ئەوان بەجددی هەمیشە ئەبێ وەڵامدەری دووچت بن یا ئەوەی لەگەڵ نەتەوەن یا لەگەڵ نەتەوەنین بڕایەوە ئەگەر لەگەڵ نەتەوەنی لەگەڵ هیچی نەتەوەدانین ئەگەر لەگەڵ نەتەوەیشیان دەقلدانێکم لەگەڵ خاڵە هاو بەشەکانە بن جارە باوانەوەی خۆیان جاون قسە لەسەر ئەو لایەنانە دەکەین کە دژایەتی ئەم ئاڵا بکەن ئەمە یەک دوو بەڵام دێتە سەر ڕەخنەکان ئەوانەی کە ڕەخنەیە دەواقا لەسەر تیشکەکانەمەی کە 21 یا کەم بە یا زیابێت کێشەکە لەسەر جۆرێک لە تعبیراتە بۆ خۆدە تیشکەکە وەگەرە لەسەر خۆدە کولیەتی خۆرەکە نییە هەمووان هاوڕان لەسەرەوەی کە خۆرەکە هەیە بەڵام لەسەر تیشکەکان 21 بێ کەم بێ ئەملا بێ یا ئەولا بێت ئەو تەفسیرێک کە کراوە بۆ 21 تیشکەکە بەتابێت لە یاسا پاڵمانی کوردستانە بۆ ئاڵاکە پەسەند کراوە دەڵێت 21 سێ بە نیشانی ڕۆژی نەورۆز بەڵام ئەمە تەنها بایەخی لە یەک دوو بەشی کوردستانە بفەزە ڕۆژەڵاتی کوردستانە ئەم 21 سێ ئەبێتە یەکی یەک ئەنە دەقیقەن تۆس لە سفرەوە دەست بە یەکەیتەوە لەسەری ساڵیت لە 21 سیان نیت ئەمە ئەگەر قەرابێ ئەم تەفسیراتە بۆ کێشەکان لە جۆرێک لە تەفسیرات و تێگەیشتنایە وەگەنە من ئەگەر وەکو شخصی خۆم بێ ئەگەر بکرێکەوەش ناکرێ باشترین هەڵدوو تیشکی بۆ لەمووی باشتر بوو دوو ڕێبەندان بۆ بنیادانی کۆمار یعنی بۆ بنیادانی کۆماری کوردستان بە هەمومان ڕزگا بوو بەڵام خۆ ناگرێ بەس دوو تیشکێ بێ کێشەکە لەوێ دەست بێکە بەڵام واقعیەتەکە ئەوەیە کە هەر کەسێ تەفسیری تێگا بلفەز ڕەنگەیەندە لایەن بڵێ 25 تیشک بۆ تعبیری خۆی هەبێ 21 بۆ تعبیری خۆی بەڵام باخەڵ کەوتۆتە سەر تەفسیراتەکان بۆ ئەو شتانەی کە تەفسیر دەکرێت بەڵام لەواقع ئەوە ئەبێ کاری هونەری یەکلایی کاتەوە و کەسایەتی هونەری یەکلایی کاتەوە کە لە حاڵەتێکی واوە لەو باگراوندا چەند تیشکە توانێت کارێکی هونەری باشتر بە 21 یا شاید ئاسان بە 16 تیشکەوە بوو بەڵێ باشە کاک عەبدوڵڵا بەشێکی زۆر لە وڵاتان یاسن ئاڵای خۆیان وەکو پیرۆستترین شت وەکو هێمایەک بۆ بوونی ئەو نەتەوە یاخود بوونی ئەو دەوڵەتە بە جوانترین شێوە ڕێزی لێ دەگرنەوە بە جوانترین شێوە لە کاتی بۆنە و مناسەبەتەکانە یاخود پیرۆزەتێکیان کردو بە بەرگی ئەم ئاڵایە ئێمە چۆن ئەتوانین لە هەرێمی کوردستان وا بکەین کە مناڵێک کە یاخود ئاڵای کوردستانە بینێ ڕێزی لێ بگرێت چۆن وا بکەین کە ئەم ئاڵای کوردستانە کەسێکی کە لە دەرەوەی کوردستان نمونە لە وڵاتێکی ئەجنەبی بێ یاخود لە وڵاتێکی دەرەوە بێ چۆن وا بکەین کە بزانێت ئەمە ئاڵای کوردستانە و ئاڵای نەتەوەیەکە کە پێوترێ کورد ئاڵا بەشێکی ڕەواڵەتی بەشێکی نەکەم و بەشێکی ڕەواڵەتی لە سیمای نەتەوەیەکە کاتێک پێکاتەی نەتەوەیەک لە ناو خۆیەوە لە جەوهەردا لە کێشاو بێ لە قەیرانە بێ پێکاتەی نەتەوەیەک لە ناو خۆیدا نەتوانێت خۆی پێناسە کاتەوە خۆی ئابدێت کاتەوە باید لێمانایە و نەتوانێت ئەو هەستە دەرونێت جەوهریە لە ناو تاکەکانە دروستکە بێگومان ناتوانێت لە ڕەواڵەتە چاوەڕێ وڵات بیت کە خەڵکی بێ ئاڵاپەرست چاوەڕێشمان لێبێت ئەگاتە پەرستنی ئاڵا بەڵام لە کردار ئەگاتە خیانەت بۆیە ئەوەی کە گرنگە ئێمە ئەگەر بتوانین کار لەسەر دوو بابەت پەروەردەی نەتەوەیی و دروستکردنی شوناسی نەتەوەی لای تاک بە تاکی کورد شوناسی نەتەوەی بەو معنە کۆمنە گشتیەکەی نەکە ئێمە کوردینەوە بڕایەوە بەڵگو بە معنای کارکردن لەسەر ناسیۆنالیسمێکی ڕۆژانە ئەبێ وا سیستم ڕێخین کە ناسیۆنالیسم و نەتەوەسازی کورد ئابدێت بکرێتەوە لە پەروەردەوە لەسەر جادەوە لە ڕاگەیاندن لە نێو بازار لەکوێ بەردەوام ئەوە ئامرازە هەبێت کە ئەم ناسیۆنالیسمە بردە ئۆتۆماتیکی لە نەتیجە ئەمانێشە ئاڵا وەکو یەکێک لە ئامرازەکان و یەکێک لە ئەنجامەکانیش خۆی دێتە دەرەوە کە حاڵەتی قودسێتی خۆی پێەکە بەڵام کاتێک کە تۆ تووشی پرژوو بڵاویەکی سیر و سەمەرە بیت کە نەزانی سرد لەکوێەوە بنیشت لەکوێ بێ بێگومان ئاڵاش یەکێک لەو ئامرازانەیە کە پیرۆزی خۆی لە پێتوانیە پەیوەندی بە کیانێکی سیاسیەوە هەبێت ئەگەر ئێمە خاوەنی دەوڵەت بین ئەو کێشانەی کە بۆ
تعبیری ئاڵاوە بۆ ئەوەی کە ڕێز لە ئاڵای کوردستان وەکو پێویست ناگیرێت پێتوانی ئەو کێشانە چارەسەر بێت یاخود ئەگەر بە جۆرێکی تر پرسیارەکەکەم ئێمە ئەبێ ئاڵایەکمان هەبێت دواتر لە ژێر سێبەری ئەم ئاڵایە دەوڵەت و حکوومەت و ئەوانە ڕابگەێنین کامیان دروستە لە واقعەتە هەردووی غەڵەتە پرۆسەی سیاسی و کۆمەڵایەتی چۆن بڕواتە پێش نەتیجەکەی چی بێت جیەکی جیاوازترە لەوەی کە ئێمە ئەمانەوەی چی بکەین ئەمە واقعیەتێکە بەڵام ئەوەی کە لای ئێمە گرینگە شڕەنگە ئەسن پرۆسی سیاسی ڕێگە نەدا ئێمە کیان دروستکەین بەڵام پرۆسی سیاسی بەو ڕێچکە بڕوە کە شوناسی نەتەوەی ئێمە تێک نەدا و ئێمە بتوانین شوناسی نەتەوەی خۆمان ڕەنگە لە قاڵبێکی بێکیانیشە وەکو فدرالیست نەکیانێکی سەربەخۆ بە قاڵبێکی نیوە سەربەخۆ بتوانین ڕەنگە و بۆیەکی بینە و هێنێکێت ئەوەی کە گرینگە و ئەوەی کە لای ئێمە و گرینگە بە قەناعەتی من تا تاک بە تاکی کورد نەگاتە ئەو ئاستە شوناسە نەتەوەیەی ئەمیشە نمونونێکی زۆر بەرسمێزم بە تاتاکی کورد نەگاتە ئەوەی کتێبی نالی لەسەرەوەی دیوانی حافزی و دیوانی شاعری لە عەرەبدا بنێ بێگومان دروستکردنی کیانی سیاسیش جوڵامدەر نابێت بۆیە دروستکردنی کەسایەتی تاکی کورد کەسایەتی تاکی کورد لەسەر مەبنای نەتەوە و لەسەر مەبنای شوناسی نەتەوەی تەنانەت دەتوانێت یارمەتیدەرێکی زۆر بێ بۆەوەی زووتر کیانەکە دروستکەیت و باشتریش بیپارێزی و باشیش مێژووی کورد هەموم شەوەمان پێ دەڵێت ئێمە کێشەمان لەسەر کەسایەتی تاکی کووردە سەدان کەس خوێنەدا لە ڕێگەی ئاڵایەک بە خیانەتی کەسێکە ڕوخی آخر کاک عەبدوڵڵا بەردەوام لەلایەن نارانی کوردەوە و ئێستاش حالیان کە لەم بارودۆخی ئێستەی کە هەرێمی کوردستان و کوردی تێدایە بەردەوام ئەبینین بۆ ئەوەی تاکی کورد لەکەدار بکەن ئەچن سوکاتی بە ئاڵای کوردستانەکەن ئاچن بێڕێزی بە ئاڵای کوردستانەکەن لەلایەن دوژمنانی کوردەوە لەلایەن ئەو کەسانەی کە چزان جۆرێک لە جۆرەکان بیر و بۆ چووی لەگەڵ تۆ ناگونجێ یاخۆت لەگەڵ ئەو باوەڕە نییە کە تۆ باوەڕت پێێتی ئێمە چی بکەین کە دەستی ئەو دوژمنانە لەو بێڕێزەی بەرامبەر بە ئاڵای کوردستان دوور بخەینەوە سەرکە بەداخەوە بە درێژایی مێژوو کورد ئێمە فێری ململانەی سیاسی نەبووین بەڵکو ئەوەی کە لە مێژوودا هەیە ڕقی سیاسیەوە بەردەوام ئابدێتە بێتەوە لە قۆناغی جیاوازە 30 ساڵ پێش فلان کەس فلان حەزب فلان ڕفتاری لەگەڵ من کردووە ئیمڕۆ دەرفەتی هەیە دووبارە یەکەمەوە یانە بەردەوام ئابدێتکردنەوەی مێژوویە بە معنە پێکەنایی و تراژیدیک و هەموو معناکانی تریشی کە هەبێ تا کاتێک ئێمە نەتوانین فێری ململانی سیاسی ڕاستەقی نەبین وە شوناسی خۆمان لە بەرابەر ئەوی ترە و تعریف بکەین ناتوانین ڕێگە لەوەش بگرین خەڵکی نەبێتە ئامراز بۆەوە سوکایەتی بە ئاڵامان نەکە زۆر کەسێل هەن بەڵێ منیش دەبینم بەداخۆ سوکایەتی بە ئاڵاکەن بچووکێکەنەوە بە هیچ کەسێکی دەزانن یا ئەمناوە ئەولاوە نائگاهانەیە بە ئامراز و ئەبزارێک وەکەوە کە ئەمنە دەستکەلای دەستی کۆمەڵی کەسی تر یا کۆمەڵی دوشمنی ملەتی کورد بڵێ کاک عەبدوڵڵا ئەگەر ببوورە بێنە سەر باسی کۆماری مەهاباد و دروستبوونی ئەم ئاڵایی کە ئێستا لە هەرێمی کوردستاندا وەکو ئاڵای ڕسمی هەرێمی کوردستان ناسێنراوە ئەو ئاڵایی کە لە کۆماری مەهاباد دواتر پێشەوە تەسلیمی پێشەوە قازی محەممەد تەسلیمی پێشەوە بارزانی کردووە بوو بۆ ئاڵاییکە لە پەرلەمانی کوردستان و لە هەرێمی کوردستانە وەکو ئاڵایشی هەرێمی کوردستان بناسێنرێت ئایا ئەو ئاڵایش هەمان ئەو ئاڵایە یاخود گۆڕانکاری بەسەر هاتووە هەندێک باس لەوەکەن کە گۆڕانکاری بەسەر هاتووە ئەمە ئەو ئاڵایە نییە کە لە سەردەمی کۆماری مەهاباد هەبووە سیرکە ئێمە دووسێ چتمان لەبیر نەچێت دوایەوە بابێمە سەر پرسیارەکەی جەنابەت هەموو ئاڵایەک لەبەر ئەوەی هاوڕابوونێکی پێویستە و هاوڕابوونێکی جەمعی پێویستە و دوای هاوڕابوونەکە بڕیارێکی سیاسی بۆ یاسایی لەواقع بڕیارێکی یاسایی پێویستە بۆ جێبەجێکردن قابلی دەستکاریە ئەتوانی تۆ دەستکاری بکەیت هەموو ئاڵایەک و هەموو ڕەمزەوە هەموو هێمایەکی نەتەوەی تۆ دەتوانی دەستکاری بکەیت بۆیە زۆر تەبیعیە کە ئەم ئاڵایی کە لە کۆماری کوردستانە هەبووەوە ئێستا دەستکاری بکرێت ئەو ئاڵای کۆماری کوردستان وەکو شخصی خۆم وەکو کەسێکە ڕۆژەڵاتیم زۆر پێم ئاڵۆزەوە ئاڵایەکی سادە نییە کە لە بەرچاو کەوێ بەتابێت
باگراوندی و دەوروبەری خۆرەکە ئەوەندە ئاڵۆزە ناکوتخواتە چاوان چاو سرنج ڕناکێشێ خۆد هێما و خۆد ئاڵا و خۆد هەر شتێکی تر کە نەتەوەکو ئامراز بۆ خۆناسادن بەکاری دێنێت ئەبێ سرنج ڕاکێش بێ لە سرنج ڕاکێشیا بێ سادە بێ ئەگە من بڕابێ ئەڵێم ئەم ئاڵای کە ئێستا هەیە بە پرۆسی سادەبوونیشە تێپەڕ بووە و ئەو ئاڵۆزیی کۆماری تیا لاچووە بەڵام ڕخنی لەسەر ماوە بۆیە مەرج نییە هیچ شتێک ئەوەندە پیرۆز بێ نەتوانێت دەستکاریکەی تاکە لەگەڵ ڕێزمدا ئیسلام وەکو دینێک بۆ هەموو پیرۆزی و کە هەیەی لای هەمومان بەڵام گاتە قۆناغێک کە مەزهەبی شیعە سونە و سونەکەشی بە سێ چوار فەرعەوە لی دروسە بێ کەوا بوو ئەمە ئەوەندە نییە کە هەر نەتوانێت دەستکاریکە یا نەتوانێت تەفسیریکەیت ئاڵایش ئەگەر لەو لووتکەی بەرزەی پیرۆزیشا بێت دیسان شیاوی ئەوەیە کە دەستکاریکەیت و سادەیکەیتەوە بۆ باشتر کەوتە بەرچاو ئەگەر وەکو دوایین پرسیار ئاڕاستەی بەڕێستیکەم پێت وایە ئەو ڕخنانەی کە ئێستا لە ئاڵای کوردستانە گیرە لە جێگەی خۆیاتی دروستە من پێشە لە بەحسەکەیەکی پێ دوتم کۆمەڵە چت هەیە دژایەتی کردنە و دەستکەلابوونە بە دژایەتی ئاڵای کوردستان ئەمە بابەتێکی ترە کە لایەنێکی سیاسی بۆ ئامانجێکی سیاسی دی هەندێک قسە ئەکات و هەندێک قسە ئاخاتە سەر زاری خەڵک ئەم ئاڵاهی کۆمار نییە ئەم ئاڵاهی فڵان شوێنە ئەم ئاڵا فڵان کەس پەسەنی کردووە و هەندێک قسێن ئەمە بەلای منەوە بە شێوەیەکی کولی دیگەڵم دەستکەلابوونن دەستکەلابوون لە دەستی دوشمنە بۆ تێکدانینێک ناچمەند سەوردەکاری ئەم حاڵەتە بەڵام کۆمەڵی تر چت هەیە ڕەخنەیە ڕەخنە جیاوازە لەگەڵ ئەم حاڵەتەی یەکەمە ڕخنە ئەوەی بۆ نمونە ئەڵێت کاکە ڕقسە هەیە لەسەر 21 تیشکەکە 21 تیشکە لەگەڵ ڕۆژەڵاتە لە کێشەیە هەیە لێرە 21 سێ لەوێ یەکی یەکە ئەمە چۆنە بێ حالکرێ چۆن حل نەکرێت بەڕای من ڕخنەکان ئەکرێت یەکلای کەرەوەکەی هونەرمەندێک کەسێکی شارەزای بواری هونەر بە پێی قەبارە و ئەندازەیە کە ئاڵایەکی ڕسمی هەیەی یەکلای کاتەوە ئەمە ڕخنەکان جێگەی وەڵام و جێگەی چارەسەری هەن بەڵام ئەوەی کە دژایەتیە ئیتر کابرا پێش دەستپێک بڕیاری داوە هیچ حاڵی نەبێت و هیچیش لێ نەگاوە ئیتر جێگە مناقشەیان نییە بەڵێ زۆر سپاس بۆ عەبدوڵڵا ڕەسوڵی سپاس بۆ بەشداریکردنی لە بەرنامەکەماندا بینەرانی بەڕێز و خۆشەویست تا بەرنامەیەکی دیکە بەخواتان سپێرم خواتانە